هاوکارمان هێمن کەمال لەیەکێک لە بنکەکانی شاری سلێمانیە بەبزانین لە ئێستاە ڕێژی جاکردنەوەی دەنگەکان چۆنە و کۆمەڵێک زانیاری نوێش باز بە ئێمە و بە بەڕێستی ئەنجامەکانیش بزانین چۆن بۆ لەو بنکەیە چۆنە ئێمە سلااوت لەبێگر گەویستی ئێمەی فەرموو زانیاری نوێمان بەرێ دەربارەی جاکردنەوەی دەنگەکان. سڵاوتان لێبێت دیارە پاشەوەی کە پاژەوەی ئەمڕۆ دەنگدانی گشتی بەڕێوە چوو لە هەرێمی کوردستاندا لە ئێسادا پرۆسەکە کۆتاییاتەوە دیارە سعات 6 چووکە سیستەمەکە سیستەمێکی ئەلیکترۆنی بۆ ڕێک سعات 6 لە کاتی دیاریکراودا سیستەمەکە وەستاوە لە ئێسادا ئێمە ئەم خوێندرگەی لێ یاخود ئەو بنکەی کە لێ خوێندگەی ڕۆشن بەدرخانە لێرە پرۆسەکە کۆتایی هاتوو بە شێوازی ئەلیکترۆنی ئەنجامەکان ڕاگەیەندراوە ئەگەر هاوکارم لەگەڵ ما بێت دیارەمە یەکێک لە محەتەکانە ئەم وێزگەیە کە محەتەی دووە ئەم ئەنجامانەی کە لێرە ڕاگەیەندراوە دیارە بەگشتی ئەوەی کە ئەمەی تر لایەنە سیاسیەکانن ئەگەر دیقەت بە یەکەم لایەنی سیاسی یاخود ئەوەی کە لەم ئەنجامانەدا ئەمە یەکێتی نیشتمانی کوردستانە کە بە لیستی 129 بەژاری هەڵبژاردنەکاندا کرد 122 دەنگی هێناوە واتە لە محەتەی دوو یاخود لە وێزگەی دوو 122 دەنگی هێناوە کە یەکێکە لەو حیزبانەی کە زۆرترین دەنگی هێناوە هاوکات لە وێزگەکانی دیکەش چونکە لەم وێزگەیەدا لەم بنکەیەدا ببوورن 6 وێزگەی تێدا لە تەواوی وێزگەکان یەکێتی نیشتمانی کوردستان توانویەتی چۆنەڵی زۆرترین دەنگ بەدەستبێنێ ئەگە من وە خۆی ئامارەکانتان بۆ بخوێنمەوە ئەوەی کە من گەیشتووە دیارە لە محەتەی یەک لە کۆی 296 دەنگدەر 124 دەنگدەر دەنگی یاوە بە یەکێتی نیشتمانی کوردستان و پاشان لایەنەکانی دیکە هاوکات دەنگی چۆنەڵی ئەوانش بەشێک لە هاوڵاتیانیش بۆی نەخوێندنەوەی پەنجەمەوەرەکانیان گرفتیان بۆ دروست بوو کە نەیانتوانی دەنگدەن هاوکات لە وێزگەی دوو ژمارە دوو بڵین لە کۆی 309 کە 122 کەس دەنگیاوە بە یەکێتی نیشتمانی کوردستان و لە وێزگەی سێ 280 لە کۆی 285 دەنگدەر 119یان دەنگیاوە بە یەکێتی نیشتمانی کوردستان هاوکات لە وێزگەی چوار لە کۆی 266 دەنگدەر 100یان دەنگیان ناوە بە لیستی یەکێتی نیشتمانی کوردستان 129 لە وێزگەی 5 269 دەنگدەر هەبووە 98یان دەنگیاوە بە یەکێتی هاوکات لە وێزگەی 6 یاخۆ بڵێ لە محەتەی 6 یەکێتی نیشتمانی کوردستان 6 دەنگی بەدەستهێناوە ئەگەر دیقەت بە کۆی گشتی ئەو دەنگانەی یەکێتی نیشتمانی کوردستان لە بنکەی ڕۆشن بەدرخان بەدەستی هێناوە 625 دەنگی بەدەستهێناوە واتە ڕێژەکەی بە جۆرێک بووە واتە لە 177 دەنگەکانی بەدەستهێناوە چونکە لێرە 2500 کەس ببورن 2514 کەس مافی دەنگدانی هەبووە لە وێزگەی ڕۆشن بەدرخان بەڵام لەو ڕێژەیە کەمتر بڵین لەو ژمارەیە بەشداریان لە پرۆسەکەدا کرد و بەوەی نەخوێندنەوەی پەنجیان یاخود هەر گرفتێکی دیکە کە نەیانتوانی بەشداری لە پرۆسەکەدا بکەن کە نزیکەی 1970 کەس بوو کە دەنگیاندا وە 300 کەسیش پەنجەمەوەرەکانیان نەیخوێندەوە یاخود بەسمەکانیان نەیخوێندەوە بۆی ئەگەر دیقەت بی لەم وێزگەیەدا یەکێتی نیشتمانی کوردستان لە پێش تەواوی حیزب و لایەنە سیاسیەکانی دیکەوەیە کە 600 بەڵێ ئەم بەڕێزە لەلایەن چاودێرانی لێرە بەڕێز ئەتوانی بیت ئێرە قوربان سڵاو لێبێت بەڕێستان وەک چ لە عینێک چاودێری پرۆسەکەتان عربي اوكي كلش انتخابات يعني تمام تم سير العملية الانتخابية بشكل صحيح لكن وجود بعض المشاكل الطبيعية نسبة الاقتراع كان بحدود 50% ببعض المراكز كانت ما في إقبال كتير كبير بحدود 98% تمام هي المشاكل كانت إجمالا هي إنه موضوع تخطي البصمات اللي هو شكل عقبة كتير كبيرة بإنه يظهر هاي الأصوات وتم إلغاء هاي الأصوات بالإضافة أما باقي عملية سير العملية الانتخابية اللي كان موضوع منظم ومخطط وسير عملية بطريقة سلسة كان ومدراء المراكز كانوا جدا متعاونين ومدراء المحطات كمان كانوا متعاونين معنا بكل التفاصيل الله يخليك يا رب بەڵێ ئەمە بەگشتی کێک لە چاودێران بوو کە بەسەر پرۆسەی دەنگدانەوە ئاماژەی بۆ کرد پرۆسەکە بە شێوازێکی زۆر باش و سەرکەوتوو لە پای
ئەوانەی ئەوان چاودێریان کردو بە شێوازێکی زۆر باش و سەرکەوتوو بەڕێوە چووە بە شێوازێکی منەظەم بۆ چکە وەک دەزانین پرۆسەی ئەم جارە جیاواز بوو لە پرۆسەکانی دیکە سیستەمێکی ئەلیکترۆنی بوو لە کاتژمێر حوتی بەیانی کرایەوە بە ڕووی دەنگدەرانداوە لە کاتژمێر 6 ڕاستەوخۆ لە کاتژمێر 6دا سیستەمەکە ڕاگیرە بۆیە ئەوەی کە هەبوو ئامارێکی ئاماژەمان پێکرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم بنکەیەدا لە پێش تەواوی حیزب و لایەنە سیاسیەکانی دیکەوەیە کە زۆرترین دەنگی بەدەستێناوە ئەگەرچی بڕیارە پاشکەمێکی دیکە ئەمەی کە ئەم ئەنجامە ئێمە ڕاماگەیان ئەنجامی شێوازە دەستیەکەشەیە چکە پاشەوە سندوقەکان خفلەکانیان دەکرێتەوە بە شێوازی دەستیش جارێکی دیکە دەنگەکان جیا دەکرێتەوە ئەگەرچی لە دەنگدانی تایبەتدا پرۆسەکەش هەم سیستەمی ئەلیکترۆنی بوو هەم دەستێکە بوو هیچ چۆنەڵی جیاوازیەک نەبوو واتە بەخابیلی یەک بوون هیچ گۆڕانکاریەک لە دەنگەکاندا نەبوو بۆی وا چاڕوان دەکرێت بە شێوازی دەستێکەش هەمان ئامارەکان هەمان شێوازی سیستەمە ئەلیکترۆنیەکە بێت بۆیە ئەوەی هەیە بەگشتی ئەمە زانیاریەکان بوو لەسەر بەڕێوەچوونی دەنگدانەوە ئامارەی کە ئێمە ڕاماگەیان کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ڕێژە دەنگەی هێناوە ئەوە ئەگەرچی پاشکەمێکی دیکە لەلایەن لێبستای بنکەکانەوە تەواوی ئامارەکان کۆ دەکرێتەوە بە ڕەسمی ڕادەگەێنرێکە حیزب و لایەنێک چەندێک دەنگی هێناوە ئامارەن ئێمە ڕاماگە و ئامارێکی سەرەتاییەوە دواتر ئامارە گشتیەکان ڕادەگەێنرێت بۆ ئێمە دەگەڕێمە لایەوە بەگشتی ئەمە زانیاریەکان بوو سەبارەت هەم بە پرۆسەی دەنگدان و هەم سەبارەت بە ئاماری دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بنکەی ڕەوشەن بەدرخان لە شاری سلێمانی. سپاس بۆ هێمن کەمال کە ڕاستەوخۆ لەگەڵمان بوو.